بیرانی ئێمە سڵاوتان لێبێت هەمیشە منداڵانی ئۆتیزم جوڵە و توانایەکی زۆر باشیان هەیە لە بوارەکانی هونەر بێت پەروەردە بێت با بڵێن وەرزشی بێت بۆی خۆشبەختانە بۆ یەکەم جار لە سەراستی عێراق و کوردستان چەندین مناڵ با بڵێن لە ڕێگەی ڕاهێنانی تایبەتەوە مەلەوانیان پێک دێت وەک ئێستا لە پشتی منەوە ئەیبینن منداڵان چەندین چالاکی جیاوازی مەلەوانیان ئەنجامیە بۆیە کۆمەڵی ئۆتیزمی کوردستان سەرپەرشتی تەواوی ئەم منداڵانەی کردو و بە هاوکاری تیمێکی زۆر زۆر تایبەت کە ڕاهێنانی تایبەت بە منداڵەکانەکات بۆ مەلەوانی ئێوەش لەگەڵمانە بن تا کۆتایی ئەم بڕگەیە بە بزانین منداڵان تا چەندە جۆش و خڕۆشێکی زۆر باشیان هەبووە بۆ وەرزشی مەلەوانی بینەر بن. بەختیار ڕەوف بەڕێستانوک و بەرپرسی کۆمەڵی ئۆتیزمی کوردستان لە قی سلێمانی ئەمان جومەبەستی ئەم چالاکیە وەرزشی خۆی لە چیا ئەبینێتەوە چۆن بۆ ئەم بیرۆکەیەتان ئەنجامیە من خۆم بۆم دەرکەوت ئەم مناڵانە حەزیان لە ئاوە بەس لە ئاوە ترسن قەراری سەریعەیەن 57 مناڵمان بر بۆ پارکی ئازادی تێستمان کردن لەنا ئەو 57 مناڵە بەشی وەسەطمان تیا بژاردن حەودانە ئەمان بردن بۆ هەژ مەلیوانگەی لیان وەرناگرتین 27 مەلەوانگەکەڕان ئێرە لیان وەگەتین یەکەم جار تێستی مناڵێکمان کرد سیرمان کرد بە گوێمانەکە بەڵام قەرارەیە حەو مناڵمان جا کردەوە تایە بەردەوام بووین چل ڕۆژە گەیانمانە بەم نەتیجەیە ئێستا بوون فێری مەلە بوو نەبوون بە یاریزان بەڵام 57 مناڵی کەمان ئامادەیە وەجبە تاقییانەکەی نۆتیانە هەڵەبژێری ئەو کاتە بۆمان دەرەکەوێ ئەم منداڵە شەرت نییە بۆ مەلە ببێ هەیانە بۆ تۆپی پێ بێ هەیانە بۆ باسکە ئەبێ هەیانە بۆ بوارەکانی کە ئەبێ ئێمە با لێرە ئەمانە جیاکەینەوە تیمێ دروستکەین بە کۆمەلگا و بە دایک و باوک بڵێن من حەوتم فێر کردووە تۆ مناڵێ فێرکە گوناحە مناڵانە سجن کرێ گوناحە مناڵانە لیان نەپرسێتەوە هاوکاریان نەبێ ئەم ئیشی حکومەتە ئیشی من نییە من بەس دەست پێشخەرێکم کردووە دەرگایەکم کردوتەوە بۆ خێر ئەم دەرگایە ئەکریا حکومەت خۆی کا بە ماڵ بەسەرمانەوە بتوانێت هاوکاریان بێ و ئەتوانێت زیاتر فێرکە من بە خێراتنیەوەکەم گەورەتان کردین ئومێدەواریم ڕۆنمایشێکی جوانمان کردین مامۆستا هاوکار جەمال کە بەڕێستانوک و ڕاهێنەری یەکێک لە مەلەوانگەکان و بە خۆشحاڵیەوە ئەمڕۆ چالاکێکی زۆر باش لەگەڵ مناڵەکانە ئەنجامتانە ماوەی چەندێکتان پێچووە ئەو ڕاهێنانانەش چی بوو کە تایبەتە بە مناڵی ئۆتیزم بەڵێ سپاس سەرەتا دەستخۆشی لە کەناڵی کورسا دەکەین ئێمە لەگەڵ ئەم مناڵانەیە چل ڕۆژ بۆ 2 مانگ خەریکین لەگەڵیانە بەڕاستی ئەم جۆرە مناڵانە دیلاکیکی باشیان هەیە بەس مرتاحیشی لەگەڵیانە ئەگەر تۆ تێگەڵبی لەگەڵیانە ئێمە وەکو مناڵی احتیاجی نین مناڵی احتیاجی کە تەمرینێکی دێ لە دەرەوە متابعەیەکەی تا تەمرینەکە تاواکە بەس ئەمان ئەو دقەی چیتە ناو ئاو لەگەڵیاناتە ئەو دقی تەواو بنە بێ لەگەڵیانە ئەوەیە فەرقی ئەم مناڵانە لەوە تا چەندە هەست ئەکرد مناڵەکان بە جۆش و خرۆشەوە حەزیان لە وەرزشکردن بوو بە تایبەتی مەلەوانی ئەمە لە ڕووی دەرونیەوە ئێوەکو ڕاهێنەرێک تا چەندە کارتان لەسەرم بابەتەکە لە ئەوڵەوە ئێمە ئەوەی کەم تابعەمان کرد بێ خۆمان زۆرە ترسا حەزیان لێ نەبوو تیان نابوو نهاتەوە دوایی هاتەوە بەڵام دوایی کە فێری شتەکە بوون کە فێری مەلەکە بوون باوەڕکە جاریوا بوو بە زۆر لەگەڵ مامۆساڕێکارە بە زۆرەمان برنە دەرەوە لە ئاوەکە نهاتنە دەرەوە ئەوەیان حەز لە ئاوەکە بوو ئەوە ئێستاژەر بەماشە لە ئاوەکەیە دوایەوە ڕایەنەر و مەلە شتێکە کردویان هەر لە ئاوەکە حەزەکە نێنە دەرەوە ئەوەیان زۆر بەلاوە خۆشە کە فێر بوو پەیامت چیە بۆ سەرجەم مناڵانی ئۆتیزم کە گرنگی بە وەرزشکردن بیان وەڵا پەیام ئەوەیە لەو دایک و باوکە بەڕێزانە ئەو مناڵانیان لە ژوورێکە قەفیز نەگرێ بەڵێن ئەمە جیاوازن لەگە مناڵی هیچ جیاوازیێکیان نیە بەڵێ لە ڕووی ئەوەی کە ئەم مناڵانە نەخۆشن بەڵام قەیچێکە با بیانن ناو خەڵکەوە بچن بۆ ڕاضە بیانێن بۆ مەلا بەڕاستی تێگەڵ بوون و مختەڵ لەگە مناڵە زۆر خۆشە زۆر بەس ئینسان بزانێت لەگەڵیان نابگونچێت
بیرگای کێکێک لە منداڵە بەشداربووەکان تا چەندە پشتیوانی منداڵەکەتەکەی کە بە جۆش و خڕۆشەوە لە بواری وەرزشیە بە تایبەتی لە مەلەوانیە بەشداری بکات تا چەندە کاریگەری باشی هەیە سەرەتا بەخێر بێن دەستخۆشتان لێ یەکەم بەتەکی دەم جۆرە وەرزشانە بەتابێت بۆ مناڵی ئۆتیزم زۆر دەوری هەیە زۆر کاریگەری هەیە و نەک لە سەدا هەزاریش پشتگیریم کردووە پشتیوانی بووم بەڕاستی هەموو کاتەکانی خۆم بۆ ئەو تەرخان کردووە لە مناڵەکانی کەم بڕیوە بۆ ئەو لە حستەی ماڵ و خێزان و هەموو شتێکم بڕیوە بۆ ئەو لەبەرەوەی پشتگیری بم لەبەرەوەی لە چالاکیەکەی سەرکەوتوو بێ و ئەم چالاکیانەی زۆر زەرورە بۆ مناڵی ئۆتیزم لەبەرەوەی لەوەتای مناڵەکەم مەلاکە خەوی باشتر بووە خواردنی باشتر بووە هەموو شتەکانی ڕێک بوونەتەوە مەزبوط بووە دانیشتنی باشتر بووە زیاتر دوورەکەوێتەوە لە تەلەڤیزۆن لە مۆبایل لەو شتانە بەڕاستی ئەمانە زۆر زەرورن بۆ خێزانی ئۆتیزم خاص بۆ مناڵی ئۆتیزم سەرەتا بە خێراتتانەکەین دەستان خۆش بیاخوا بۆ بەسەرکردنەوەی ئەم چالاکیە بەڕاستی من وەک باوکی محەممەد هونەر کە یەکێک بووە بە و مەبەوانانەی کە لەم چالاکیە بەشدار بوو بەڕاستی من دیقەتیەوەما کە بە پێشا محەممەد زۆر بەتەنیانی ئێوە بچێتە ئاوەکەوە بە ئاوە ترسا بەڵام کاوە بینی بەگەڵ چەند هاوڕێیەکی خۆیان مەبەی کردوانە ئێستا زۆر حەزی لە مەبەکردنە بەتەنیا چێتە ئاوەکە و نایەتە دەبەوە خۆزگەڕم خوبانە و بەم چالاکیانە بە هەموو بوارەکانی کەیە بە بواری پاسکی سواریە بە بواری ڕاکردنە هەبوایە بۆی بتوانین تا بتوانین زووتر پەڕە بە دواناکانیان بین و پێشکەوتووتر بن دەستان خۆش بیاخوا سوپاس ئەم پەپولانە ئەم کوڕە چالاکانە ئەمڕۆ مەلەوانیان ئەنجامنا پێم بڵێ مەلەوانی کام جۆری مەلەیەت کرد پشتەمەدا دڵخۆش بیکە مەلەوانیت کرد باوێ تا چەندە حەزەکەی وەرزش بکەیت زۆر هەربژی بە ئەم پەپولەیەش وەرگرین وەرە لای من وەرە چۆنی باشی؟ باشی تۆ ناو چییە؟ ئەلەن کاکە ئەلەند ئەمڕۆ وەرزش ئەنجامە؟ بەڵێ تا چەندە حەزە لە وەرزشکردنە؟ وەرزشەکردن باش زۆر حەز لێیە؟ باشە چ چالاکیەکە کرد؟ چالاکرد شتەمەلە و وایە؟ بەڵێ دەستخۆر زۆر سپاس پاڵەوان تۆ ناوت چییە؟ دارین حکمت باڵانی مەلەوانیم دەربژیت دڵخۆش بووی ئەمڕۆ زۆر بە باشی وەرزشی مەلەوانیت کرد؟ باشە بەڵێ هەربژیت بە قورئانە خوێنم بسم الله الرحمن الرحيم ألف لام ميم ذلك الكتاب لا للرفين هدى للمتقين الذين يؤمنون للخير يقون الصلاة ومن رزقناهم ينفقون أولئك على هدى من ربهم وأولئك المفلحون پاڵەوانان لێرە چالاکێکی وەرزشی زۆر جوان و زۆر باشیشیان پێشکەش کرد بۆی ئەنجامدانی ئەم چالاکیە وەرزشیانە بۆ منداڵانی ئۆتیزم و هەم بۆ خێزانەکانیش هەم لە ڕووی دەرونی و هەم لە ڕووی تەندروستیەوە کاریگەریەکی زۆر باش لەسەریان دروست ئەکات بۆی گرنگە ناوبەناو ئەم چالاکیە وەرزشیانە بەیەخ و گرنگی تایبەتی پێ بدرێت بۆ منداڵانی ئۆتیزم بۆ ئەوەی هەست بەبوونی خۆیان کە لە نێو کۆمەڵگە لە هەمان کاتە جوڵە وەرزشیەکانیشیان زیاتر بتوانن دووپاتی بکەنەوە یاخود زیاتر بتوانن هەنگاوی زیاتر بنێن بۆ بوارە وەرزشەکانی دیکەش بە هیوای ساڵ و سەلامەتی بۆ سەرجەم منداڵانی ئۆتیزم سپاس بۆ ئێوەی خۆشەویستیش کە تاکو ئێستا بینەرمان بوون.